حکوومەتی هەرێمی کوردستان هەزاران مەتر زەوی بۆ ڕێکخراوە ناحوکمیەکان نزیک لە حکومەت تەرخان کردووە و بەشێک لە ڕێکخراوەکانی دیکەش پێیان وایە کە نادادپەروەری لە تەرخانکردنی زەویدا هەیە. پێدانی ئەم زەویە زۆرە بە ڕێکخراوە ناحوکمیەکان هیچ پێوەرێکی نییە، تەنها و تەنها بریتێ لەوەی دووری نزیکی لە سەرۆکی حکوومەت، لەوە زیاتر هیچ پێوەرێکی تر نییە. دەستگای ڕوانگە کە ڕێکخراوێکی ناحوکمیە و لەلایەن ئیدریس بارزانی کوڕی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە سەرۆکایەتی دەکرێت، نزیکەی 6,000 مەتر زەویان لە ناو شاری ئەولێر وەرگرتووە. زیرەک ژێدار بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای ڕوانگە لە میانی بەرنامەی تاوتوێ یەناڵتیدا ڕایگەیاند دەستگاکەیان نزیکەی 6,000 مەتر زەوی لە ناو شاری هەولێر لەلایەن وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمەوە پێدراوە. ئەم پارچە زەوی کە وەرگیرەوە ئێمە وەکو دەستگایەکی فەرمی کە ئیجازەمان هەیە لە وڵاتە بە حکمیەوەی کە دەستگاکەمان کار و پرۆژەکانی فراوان بووە بەرەو چەند مەترە 4,000 مەتریان زیاتر لە 4,000 مەتر ئەوەی کە داواکراوە نزیکەی 6,000 مەتر بەڵام ئەم پرۆژە لە ناو شاری هەولێرە لە ناو شاری هەولێرە باشە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دراوە بەیەوە تەماشا لە ڕێگای وەزارەتی شارەوانیە. تەنها دەستگای ڕوانگە نییە کە بە هەزاران مەتر زەوی لە حکوومەتی هەرێم وەرگرت بێت. دەستگای میری کە لەلایەن دلاوەر عەلایەدین وەزیری پێشووی خوێندنی باڵاوە سەرۆکایەتی دەکرێت 4.5 زەوی لە ناو شاری هەولێر وەرگرتووە. دەستگای مێری ئینستیتیوتی ڕۆژهەڵاتی ناوڕاست بۆ توێژینەوە دامەزراوەیەکی ناحوکمیە و لە ساڵی 2013دا دامەزراوە لەسەر پرسەکانی سیاسی پەیوەستدار بە خەڵک و خاک و سیستەمی فەرمانڕەوایەتی لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بەگشتی و کوردستان و عێراق بە تایبەتی کار دەکات. بنکەی دەستگاکە لە شاری هەولێرە. لەسەر وێبسایتی فەرمی دەستگای مێری بڵاوکراوەتەوە کە ئینستیتیوتی مێری بە پێی یاسا و ڕێسای هەرێم پارچەیەک زەوی لەلایەن شارەوانی هەولێرەوە بەڕوبەری 4.2 واتە 10,000 مەتر لە گەڕێکی هەولێری نوێ بۆ تەرخان کراوە. تەرخانکردنی ئەم زەویانە بۆ ئەم ڕێکخراوانەی نزیک لە حکوومەت لە کاتێکدایە کە سەدان ڕێکخراوی دیکە لە هەرێمی کوردستان کار دەکەن و تا ئێستا 1 مەتر زەویان وەرنەگرتووە. ڕێکخراوگەلێکی زۆر هەن چ لە ڕووی تەمەن و کارکردن و بەرهەمەوە زۆر کاریان زیاتر لەو ڕێکخراوانە کردووە کە بە چەند هەزار دۆنم چەند هەزار مەترێک زەویان وەرگرتووە لە حکوومەت. بەپێی ڕای بەشێک لە چاودێران نادادپەروەری لە دابەشکردنی زەوی بەسەر ڕێکخراوە ناحوکمیەکاندا هاوشێوەی نادادپەروەریە لە سەروەت و سامانەکانی دیکە هەرێمی کوردستان بە تایبەتی پارەی شرینی گرێبەستە نەوتیەکان کە داهاتەکەی بە 12 بۆ 15 ملیار دۆلار مەزەندە دەکرێت.